بازار ڕووی لە کەسبوون کردووە لەبەر بێموچەی واللهی کاکە لەبەرەوەی کە مەعاش نییە ئەجا هەمووی ڕەبتە پێکەوە ئیتر لەبەرەوە بازار نییە بۆ یاردوتان ئاوا ڕاوەستانەتەن جەکریەوە باڵەوەڵایەتە ئێمەش ئاوا ڕاوەستاوین ئێمەش ئەگەر مەعاش هەبێ بازار عامەتەن هەمووی ئەبوژێتەوە خەڵکەکەی گیرفانی پڕەبێ ئەگەر مەعاش نەبوو ئیتر خەڵکەکەش بەتاڵ دائانیشە هەمووی بێکەوە بەسراوین زۆر چاکە سپاس دەکەم. منیش لە تەنیشتانەوە ڕاوەستم چاوەڕێەوەکەم زانی مشتریەک نایەت کە شتیان لێ بخرێت بۆیە بە ئێواڵم لە پاش ناوبڕەکەەوە جارێکتە سلااوان لێبێت ئێمە بەرداوامین ئێوەش لەگەڵمان نابن زۆر تاسیریە چۆن خۆش ژیان فترەیەکە ینی مەسەن تۆ بەنیوەی بەمە بڕۆیانی تاوی ریچی نامێنێ 6 مانگ بەمەوە 6 مانگ بە حکوومەتەوە 6 مانگ بە پارە نەمانەوە 6 مانگ بە بورجەوە 6 مانگ مەسەلەن بە کۆمەڵێ شتیکەوە ینی تر ژیان انتخابات بەڵێ 6 بەوەی کە چوار ئەوە 120 ڕۆژە هەڵبژاردن کراوە حکوومەت تەشکیل نەبووە ینی ئەمانەمووی تاسیریە کاکە بۆ خەڵک بەڵێ ئەی چۆن زۆریش تاسیریە تۆ تا ئێستا بەرە جەژنانە مەسەن کاتی نەورۆزە مەفروزە هیچ شتێ بەر نەکەوێت ینی خەڵک بەردەوام شت کردێ و لە جلو بەرگو لە پێڵا و لە هەموو شتێ ڕۆژی وایەتان یۆرە سفتان ناکەیت ئەوە ئیشکالی دروست کردووە زۆریش فەرقی هەیە بەس واژ نێ بۆ دەرەجەی کوباسێکن هەموو ساڵی هەر لەم کاتانە تقریبان لە نزیکی سەری ساڵا و تر ساڵ تاوا بوو قەیناکە هەر بۆ کوسەری ساڵی تازە وایە تۆزێک بازار خوڵەی زەعیفە بێ بەس واژ نێ بۆ دەرەجەیە وڵاتی ئێمە کوردستانی ئێمە فرەکوێخایە ئەی ناقەت خۆشۆمە بخۆمە دێ ئەم فرەکوێخاییە تۆزێک کەس بێت تۆزێ باش بێت سا لە ماڵی خۆتانەوە دەست کەس بن ئەگەر هەردەتان کوێخابن ماڵەکە ناچێ بە ڕێگاوە بەڵام فرەکوێخایەکە نەبێت کوردستان عیبی نییە ئەوەی کە دیعاەکە یان ڕقی لە گۆڕانە یان ڕقی لە یەکێتی یان ڕقی لە پارتیە ئەسەند بازار هەر عیبی نییە خەڵک هەمووی دەوڵەمەە هەمووی پارەی هەیە ماڵی 4 سیاری ینی 15 ڕۆژ بە ئاشتەخیر بێت قەچێکە چی مشکل خەڵک هەیە خاڵش گیان مەسەرەن 15 پێ 10 پێ ئەو کاتاڵی چی ئەوە شتێکی کەمە ئەمە ئەمانە چەند پەنجەیە ئەمە دەنیە لەم دایەکێکی ئەو ئەبێ مەسەن شتێکی کە لە وڵاتەیە کە ژێرخانەکەی ئاڵتونی ڕەشە و پێڵەن نەوتوانەکە کە ژێرخانێکی زۆر باشە ئایا بێ مەسەن ئەوەی کە تۆڵی بەکەمی خەڵکێ ئەمە ئەیسا لەم زروپا حرقەلەیەک دروست بووە احتمال ئەو حرقەلەیە بە زووترین کات حەدا بێ و مشکلێ نامێنێ وەک جاران نیە وەک جاران نییە جارانیە لەمەوە پێش باش بوو مەعاش و شت هەبوو باش بوو ئێستا کزی کردووە کەمی کردووە بەس باشە الحەمدلله هەر شتێکە فرۆشتێ جارگیرفانە تاکو دوکاندانێ مەبەستت چی بوو لەوەیان گەر لەکوێ پاری بێک داماوە نەکار هەیە و نەکەسابەت هەیە و ناکاسپی هەیە کاچەنێک هەستەکەی بێپاری و بێموچەی تەسی کردو سەناو بازار زۆر هەر زۆر نەکەسابەت ماوە نەموچە هەیە نە هیچ شتێک خەڵە بە کەسابەتوانی داراکە ئاوا لەگەڵم گەندەڵانەیە ئەڵەن بازار و لە کەسبوونە تا چنێکەمە ڕاستە لە ساسە چۆن بۆچی بازار وەڵی بڵێم چی بەهۆی زروفەکانە پێکنایەنانی حکوومەت کەمی موچە دانی موچە طبعاً پێنەدانی موچە اینجا خەڵکێکی زۆر لە بازارڕ کارێک ئەکات لە تورکی هەیە ئێرانی هەیە عرب هەیە فارس هەیە منە کاریتیاکە بەشی ئەوەی خۆمان چیە کاریگەریە بووە چۆن لەسەر ئیشیەوە مەسەن ئیشی تۆ ڕۆژانی تر چۆن بوو ئێستا چۆنە طبعاً ئێمە ئەکسەریەتی بازار موظفە موچەش کە وەرەگرێ ئەکەوێتە بازارڕەوە ئیشەکە ئێمەش تاسیری هەیە لە تقریبان ڕوو لە کەسبوون ڕاوە کزە ئەمڕۆیە کیلۆ گوێزم فرۆش 1 کیلۆ گوێز ئەی ڕۆژانی تر 15 کیلۆ 10 کیلۆ فەرقی زۆرە وڵی بازار مایەکە فەرقی کردووە بەرەو باشتریان بەرەو وڵی ئێستا فەسڵی کار و کەسابەتی ئیش و کاری ئێمێ بەهارە بە جارێ بەڵام بەخێر بن جارێ وەزعەکە ئەم ساڵ بازار نەکراتەوە بەعام ئەگەر مەعاش بدرێ لە کاتی خۆیان بدرێ بازار فەرقەکە دەکرێتەوە فعلا وایە ڕووی لە کزبن کردو و دایمە بەرەو کزبینی ژەڕوان بۆچی وڵایتر لە بەرەوەی لە هەموو وڵاتەکان و خەڵک خۆی پیاگەن و ئەنجام موچە نایەن و خەڵک لەبەر ئاوە ڕووی لە کزبن کردو ئیشتان فەرقی کردووە لە چاوڕۆژانی ئارەوەڵ چۆنی ینی تۆ بۆ نموناگەر ئێستا پێڵاوشتانم داناوە پێشتر چەندێکە فرۆشت و ئێستا چەندێکە فرۆشی وڵی ڕۆژیوە بوو جاران 50 جوودمانە فرێش ساقەگەر زۆر فرۆشی ڕۆژی 15 شوت 10 جوود دەفرۆش پێڵاوەرزانەکان بەڵێ هەموو هەڕاجە بەڵێ شتیشمانێ لە ناو دوکانە
بلوس و هەرەوە دە ساقە دۆشتانە ئەی لە دوانەکەتانە ئیشتان چۆنە؟ والله هەر هەڕاجی بۆی هەڕاجێگاگەن لە دوکانەکە بازار نەماوە نەوەڵا بازار نەما هەر دنیا ڕووی لە کاولبن کردو ڕووی لە ئاخر زەما کردو لە ساسە فەرقی کردو چۆن؟ من ڕۆژی ئەو شتانە بای ملیۆنێکم فرۆشت و ئێستا ڕۆژی بای 100,000 فرۆشم ینی 900,000 فەرقی کردو لە 100 ملیۆن نەک لە ساسی لە 100 ملیۆن فەرقی کردو تەفسیراتی چییە مەسم بۆچی فەرقی کردووە؟ بۆی کەس پارەی پێ نییە کەس پارەی پێ نییە کە مەعاشەکە وەردەگرت پارە پێ نیە بێشت کڕی ئەمە ئێوە لە تاوەی کە شتانە دوکانەکان نەفرۆشتەوە جووتێ پێڵاومەوە بە 50 بە 25,000 تورکی جووتێ پێڵا بە 50 وی نرخی جاران بەڵێ ئەنجا نافرۆشتێت؟ ئەنجا ناشفرۆشێ ئەوە بۆچی لە بەردەم سۆباکایە بە تەنها دانیشتی و بێتاقەت؟ وڵا بازارنی ئاخمیش مەبەستم وەیە ینی زۆر چۆڵ بوو دوکانەکە وڵا بازار بەعام چۆڵە بە حکمی معاششت نییە ئەوەی خەڵکەم ترێتە بازار ینی کاریگەریە بۆ لەستە کار و کاسبیەوە 100%. بۆ نمونە ئێوە ڕۆژانی تر مەسەن چۆن بۆ کار و کاسبتان ێستا چۆنە؟ باش بۆ ڕۆژانە شتێکمانە فرۆش بەر ئێستا لەوە تێ معاشەوە لاتەوە دومانێت تاوەسست بووە ڕوو لە نەورۆزی شەو ڕوو لە بەهاری شەو بەش میشەڵاوە بۆنێ بارەوە بژێتە هەریوا خوازین و لە بەرنمەکانمانە کەچی هیواکانمان ڕەنگە نێتە دی یاخود چاوەڕێ ئەوە بکەین کە درنەوەخت ئەم هیوایانەمان بێتە دی هیوادارین ئەمجارەش ئەگەر نەبێ بە هیواکانی ترمان موچە بیرێت بۆی کە بازار و کار و کاسبی خەڵک بکەوێتە جوڵە و ئەم سستی و بێهیواییە لە چای کاسبکارانە نەبینینەوە و فەرمانبەرانی چاوەڕێەوە کە موچەکانیان وەرگرن و وەکو ماڵەکانی ڕابردوو ئەوەی کە وەریان گرتووە سەر بیکەنە ناو بازاڕە تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرم کاتێکی شادێک ترێبینەوە لەگەڵ ئەوەی کە موچەمان پێیە یاخود پێمان نییە. یعنی کەمن پارەی ئەلوانێ بێن بە مناڵ تاوان نییە کاکە زۆر تاوانە باوکە